ساڵتان لەبێم کاتتان باش. دیارە جوفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بۆ ماوەی 2 ڕۆژە لە کۆبوونەوە گفتوگۆکردن بەردەوامە لە پێناو نوێبوونەوەی بزوتنەوەی گۆڕاندا. کۆبوونەوەی جوفاتی نیشتیمانی تاوەکو ئێستا لە بەرەبەیانی و تاوەکو ئێستا بەردەوامی هەیە. دیارە بەپێی زانیاریەکانی چارپرس کە لەناو کۆبوونەوەی ئەمڕۆی جوفاتی گۆڕانەوە دەستی کەوتووە، لە کۆبوونەوەکەدا چەند بڕیارێک درراوە، بەڵام دیارترینیان ئەمانن کە لە ناو کۆبوونەوەی جوفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕاندا بڕیار دراوە سەرجەم ئەندامانی خانەی ڕاپەڕاندن دەست لە کار بکێشنەوە، لەگەڵ ئەوەدا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان دەست لە کار بکێشێتەوە. ئەو ئەندامانەی خانەی ڕاپەڕاندن کە دەست لە کار دەکێشنەوە بۆ خولێکی دیکە یاخود بۆ جارێکی دیکە کە خانەی ڕاپەڕاندن دووبارە سەر لە نوێ دروستکرایەوە، بۆیان نییە دووبارە خۆیان کاندیدکەنەوە و ببنەوە ئەندامی خانەی ڕاپەڕاندن. لەگەڵ ئەوەدا لە کۆبوونەکەدا بڕیار دراوە کە بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتە خۆجەیەکانی سلێمانی و پارێزگای هەڵەبجەش بکشێتەوە. جگەلەوە چەند سەرکردەیەکی گۆڕان لە دوای هەڵبژاردنەکانی دیارە ئەو شکستەی بەسەر بزوتنەوەی گۆڕان داهات لە دوای هەڵبژاردنەکانی 10 ئۆکتۆبەر، چەند سەرکردەیەکی گۆڕان لەگەڵ دەنگە ناڕازیەکانی گۆڕان کە لە ماوەکانی ڕابردوودا لە بزوتنەوەی گۆڕان جیابوونەوە و سەرکردە ناڕازیەکانی گۆڕان کە دەستیان لە کارکێشایەوە بەهۆی ئەوەی کە بۆ خۆیان ئاماژیان پێکردبوو لە دەستە کارکێشانەوەکانیانە ئاماژیان بۆ کردبووکە گۆڕان لە استراتیژی و بەرنامەی خۆی لایداوە. دیارە چەند سەرکردەیەکی ناو بزوتنەوەی ئێستای گۆڕان گفتوگویان لەگەڵ ئەو کەسانەدا کردو، ئەو سەرکردە تووڕە و نیگەرانانەی کە لە ماوەی ڕابردووە لە بزوتنەوەی گۆڕان دەستیان لە کارکێشاوە بۆی دووبارە بێنەوە بزوتنەوەی گۆڕان دروست بکەنەوە، نوێی بکەنەوە، بیخەنەوە سەر ئەو ڕێچکەی کە بزوتنەوەی گۆڕانی لە پێناودا دامەزراوە. دیارە بەپێی زانیاریەکانی شارپرس چەند سەرکردەیەکیان بە مەرج، چەند کەسایەتێکی دیاریان بە مەرج قایل بوون بەوەی بێنەوە ناو بزوتنەوەی گۆڕان سەر لە نوێ بەرنامە و استراتیژێکی نوێ بۆ بزوتنەوەی گۆڕان دابمەزرێنەوە بە مەبەستی نوێبوونەوەی بزوتنەوەی گۆڕان. لەگەڵ ئەوەشدا شارپرس ئەوەی زانیوە چەند سەرکردەیەکی بزوتنەوەی گۆڕان ئەویان ڕەت کردوێتەوە کە بێنەوە دیسانەوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و ناو بزوتنەوەی گۆڕاندا کار بکەن. دیارە ئەمە لە کاتێکدایە ئەم گفتوگۆ و کۆبوونەوە لە کاتێکدایە کە بزوتنەوەی گۆڕان لە هەڵبژاردننی دەیدەدا تووشی شکستێکی گەورە بوو، نەیتوانی هیچ کورسێکی پەرلەمان بەدەست بێنێت. دیارە بزوتنەوەی گۆڕان بە یەکێک لە بزوتنەوە دیارەکانی هەرێمی کوردستاندا دەنرێت، وەکو خۆیان ئاماژەی پێ دەکەن گەورەترین هێزی جەماوەری هەبوو، بەڵام لە ماوەکانی ڕابردوودا خول لە دوای خولی پەرلەمان بەهۆی ئەو بەرنامە و ئەژەندانەی کە هەیبوو خول لە دوای خول ژمارەی دەنگدەرانی کورسیەکانی کەمی دەکرد. ئەمە شوای کرد کە بۆ کۆتا جار سەرجەم ئەو دەنگانەی هەیبوو لە پەرلەمانی عێراقدا بە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نەیتوانی هیچ کورسیەک بەدەست بێنێ، ئەوەندە ژمارەی دەنگدەرانی کەمی کرد. دیارە ئەو بڕیارانەی کە ئەمڕۆ لە نێو کۆبوونەوەی جوفاتی نیشتیمانیدا دراوە، بڕیارە ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی بزوتنەوەی گۆڕان سەرجەم بڕیارەکان ڕابگەیەنێت، با شێوەیەکی فەرمی باس لەو گۆڕانکاریانە بکات لە پێناو هەستانەوەی بزوتنەوەی گۆڕاندا، گۆڕان پلان و بەرنامەی خۆی دابنێت، جوفاتی نیشتیمانی ئەنجامی کۆبوونەکانی ڕابگەیەنێت، چونکە لە ماوەکانی ڕابردوودا ئەندامانی خانەی ڕاپەڕاندن چەند ئەندامێکی خانەی ڕاپەڕاندن ئاماژەیان بەوە کردووە لە 48 کاتژمێر لە دوای ڕاگەاندنی ئەنجامەکانی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی عێراق وەڵامی هاوڵاتیان و لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان دەدرێتەوە سەبارەت بە نوێبوونەوەی بزوتنەوەی گۆڕان. دیارە بزوتنەوەی گۆڕان لەم هەڵبژاردنە داواکە ئاماژەم پێ کرد تووشی شکستێکی گەورە بوو. ئێستا جوفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بۆ ماوەی 2 ڕۆژە لە کۆبوونەوەدایە تاوتوێی چەند بڕیارێکی گرنگ دەکات کە بڕیارەکانی دیارترین بڕیارەکانی بریتیە لە دەستە کارکێشانەوەی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان، دەستە کارکێشانەوەی سەرجەم ئەندامانی خانەی ڕاپەڕاندن، کشانەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان، کشانەوەی لە حکوومەتە خۆجەیەکان، لەگەڵ ئەوەدا هێنانەوەی سەرکردە تۆراوەکان و ناڕازیەکانی ناو بزوتنەوەی گۆڕان کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی
ئەوەی کا بستنەوەی گۆڕان دیارە لە بەرنامە استراتیژی خۆیان لای داوەکو ئەو سەرکردانە ئاماژەیان پێکرد دیسانەوە دایانهێننەوە بۆ نێوبستنەوەی گۆڕان و نوێبوونەوە لە بستنەوەی گۆڕاندا دەکەن دیارە بڕیارە پاش چەند کاتژمێرێکی دیکە بە فەرمی ئەم بڕیارانە و چەند بڕیارێکی دیکەش بە فەرمی لەلایەن بستنەوەی گۆڕانەوە ڕابگەنرێ ئەگەری هەیە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ڕابگەنرێ خۆت بە شێوەیەکی ڕاگەندا و سەرجەم ئەو بڕیارانەی کە ماوەی 2 ڕۆژە ئەندامانی جفاتی نیشتیمانی گفتوگۆی لەبارەوە دەکەن باس بکرێت لە ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی و ڕاگەنراوی فەرمی بستنەوەی گۆڕاندا.